عیبادەت لەو عیبادەتانی کە زۆر گرنگە لەم مانگەدا زیاتر گرنگی پێ بدەین لە مانگەکانی تر، بەڵام مانگەکانی تریش فرامۆشی نەکەین، خێر و سەدەقەیە. خوای گەورە دەفەرمێ الذين ينفقون أموالهم بالليل والنهار سرا وعلانية فلهم أجرهم عند ربهم ولا خوف عليهم ولا هم يحزنون. ئەو کەسانی کە بە شەو بەڕۆژ بە ئاشکرا و بە نهێنی ماڵی خۆیان بە پێی توانا لە پێناو خوادا دەبەخشن، ئەو کەسانە پاداشتیان لای خوایە کە یارمەتی خەڵکی فەقیر و هەژار ئەدەن، لە ڕۆژی قیامەتە نەترسیان لەسرە نەخەمباریش دەبن لەوەی کە لە دنیا بەجیان هێڵاوە. بۆیە ئینشاءڵڵا هەوڵدەن بە ئیزنی خوا لەم مانگەدا فەقیر و هەژارەکانتان لەبیر بێ، چونکە ئەوانیش برسیان دەبێ وەکو ئێمە، و جاری وایە لە کاتەکانی تریشا بە هەمان شێوە ئەوان برسیانە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دانیشتبوو لە کەعبە، ئیمامی ئەبوو ذەڕی غیفاری باسی دەکا ڕەزای خوای لێ بێ، ئەفەرمێ پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم سوێن بە خوای کەعبە، ئاگادار بن نەڵێن بە ماڵی خوا، ئەگەر وا بڵێ شەریکت بۆ خوا بڕیارداوە، ئەگەر وا بڵێ شەریکت بۆ خوا بڕیارداوە، بڵێ بە ماڵی خوا، بەسەری فڵان، بە قەبری فڵان، ئەو پێغەمبەری خوا فەرمیە صلی الله عليه وسلم هەر کەسێ سوێن بە غەیری خوا بخوات شەریکی بۆ خوا بڕیارداوە. بۆیە دەبێ بڵێ سوێن بە خوای کەعبە، نەک بڵێ بە کەعبە، نەک بڵێ بە ماڵی خوا، سوێن بە خوای کەعبە. خەسارەتمەندن، دۆڕاون، تیاچوونە. ئیمامی ئەبوو ذەڕ ڕەزای خوا لێ بێ فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو کەسانە کێن کە تیاچوونە؟ زەرمەندەکان کێن؟ دۆڕاوەکان کێن؟ فەرمووی ئەو کەسانەی کە ماڵ و سەروەت و سامانیان زۆرە، ئەوانەی کە دەوڵەمەندن. هەر کەسێک لە ئێمە بگری ئەمڕۆ دەقات و بیسقاتی باوکو باپیرمان هەیە، لەوانەیە کەسێک لە ئێمە خانۆکەی بفرۆشی 1000 سەر 2000 سەر مڕ بکە، لەوانەیە باوک باپیر ئێمە چوار مریشکیان نەبوو بێ، کەواتە هەتە مەڵێ نیمە کەم یا زۆرت هەیە. ئەو کەسانی کە ماڵ و سەروەت و سامانیان زۆرە، پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم سوێن بە خوای کەعبە ئەوانە خەسارەتمەندن، ئەوانە دۆڕاون کە ماڵ و سەروەت و سامانیان زۆرە، ئیلا ئەو کەسانە نەبێ بە پێش خۆیانە بەڕاست بە چەپا خێر و سەدەقە دەکەن، ئەگینا دۆڕاون. ئەگەر وا نەکەن دۆڕاون، تۆش بەپێی تااقەتی خۆت، بەپێی توانای خۆت، بەپێی گیرفانی خۆت فەقیر و هەژارەکانت لەبیر بێ، یارمەتیان بدە. دەزانی خەڵکی وهەیە فەقیرە، ئەڵێ حەز من مانگی ڕەمەزانە، بۆی لە مانگی ڕەمەزانە خەڵک یارمەتیمانەدا، لە مانگی ڕەمەزانە خەڵک چاوی لێمانە، بەپێی توانای یارمەتیان بدە، دڵیان خۆشکە کەم یا زۆر. ئەی بۆ سیارەکەت ئەگەر عاتڵ بێ لەوانەیە ملیۆنێ نیو ملیۆن پارەت پێ یەکسەر چاکیتەوە، بەڵام بۆ فەقیرێک 50,000 20,000 پێ نییە، قیامەت گرنگترە بۆ تۆ یا ئەو شتانەی کە لە دنیادا هەیە. بۆیە ئەگەر بمانەوێت دەتوانین ببەخشین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە ئینسان لە ژێر سێبەری خێر و سەدەقەکەی خۆیدایە. ئەو خێر و سەدەقەی کە لە دنیا کردت بۆ خوا، نەک بۆ ناو دەرکردن، لە ڕۆژی قیامەتە دەبێتە سێبەرێک بۆت لە گەرمایی ڕۆژی قیامەت دەتپارێزەیە. بۆ یەکێک لە پیاوچاکان کە ئەم حەدیسە ڕیوایەتەکە ئەفەرمێ هەموو ڕۆژێک ئەم پیاوە خێرێکی دەکرد، ئەگەر نانێک بوایە، ئەگەر سەلکە پیازێک بوایە ئەیبەخشی لە پێناوخوا، هەر خێرێکی دەکرد هەموو ڕۆژێ بە ئومێدی ئەوەی لە ڕۆژی قیامەتە لە ژێر سێبەری عەرشی خوای پەروەردگارە بێ و لە ژێر سێبەری سەدەقەکەی خۆیدا بێ، چونکە ئەو کەسانی سەدەقە و خێر دەکەن لە ڕۆژی قیامەتە پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم لە ژێر سێبەری عەرشی خوای گەورەدا. کەواتە دوو سێبەر بۆ خۆ دروستەکەی، سێبەری عەرش، سێبەری خێر و سەدەقەکەیشت. بۆیە خێر بکە، ئەگەر ڕۆژی 250ە دەتوانی خێر بکەی. بۆ نمونە لە ماڵەوە 4 مناڵت هەیە، 4 مناڵت هەیە، ئەم 4 مناڵت هەیە، ئەتوانی مناڵی تریش بۆ خۆ دروستکەی، ناوێکی هەلە خۆتۆ بنە بڵێ ناوی بنێ عەبدوڵڵا، هەموو ڕۆژێ 500 1000 ناڵێ ئەمە بۆ عەبدوڵڵا، یعنی بۆ خوا بکەیتە خێر بۆ خوا.
بیکەیتە خێر و بیبەخشی کەواتە تۆ حسابکە 5 مناڵتێ سێت هەیە وا حسابکە 4 چۆن بە 3 مناڵەکە پارە ئەدەی فەقیرەکان حسابی مناڵێکی ئەمەکە بەلای نیکەمەوە ڕۆژانە شتێکدا بنێ لەوانەیە بتی مانگە 40,000-50,000 بتوان یارمەتی فەقیرێکی پێ بدەی ئەگەر تەنها برنج و شەکر و چایەکەشی بۆ کوڕی هەر زۆرە بۆ ئەو کەواتە دەتوانی شتێ بۆ قیامەتی خۆت بکەی کەم بێ یا زۆر ڕۆژی 250 بکەی بەخێر بەس نەک بە سوالکەر کەیفی خۆتە ئەیان دەیتێ بەڵام ئەوان هیچیان فەقیر نین سوالکەر فەقیر نییە ئەوە دڵنیا بە زەکاتیان بە هیچ جۆرە پێ ناشێ زەکات نەدەی بە سوالکەر ئەوانە هیوایەتیای بەقەت 5-6 دوکاندار پارە پێیاکات بۆیە زەکاتی پێ ناشێ وەکو خۆت ئەیدێتێ نایدێتە کەیفی خۆتە بەڵام زەکات بەوانە ناشێ ئاگاداری و خاڵە بن ئەمە خاڵێکی ترە زۆر گرنگە سەدەقە و خێر لە مانگی ڕەمەزاندا ئینشاڵڵا لەبیری نەکەین